ئەمڕۆ هەنگێکمان هەیە کە پۆلێ لە قوتابیەکانە دووسێ مانگە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن، کۆمەڵێ سورەتیان لەبەر کردووە بە سوورەی مولکەوە، کۆمەڵێ سورەتی کورتەوە. بۆیە ئەمڕۆ کۆبینێتەوە ئەم شەو ئینشاءڵڵا خەڵاتی ئەو قوتابیانە بکەین بۆ هیوایی ئینشاءڵڵا ماوەی داهاتووش کە خولێکی تاوە دەست بێکەوێنەوە خولێ هاوینەیە خەڵاتی ئەوانەی تر بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده ملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه. باشترینتان، چاکترینتان، خێرداترینتان ئەوەیە کە فێری قورئانە بێ و خەڵکی فێری قورئانەکە. دیارە ئەم ئاهەنگەی ئێمە بۆ ئەمڕۆ پۆلی لەم مناڵانەی گەڕەکی خۆمانە مزگەوتەکەمانە کە لەم ماوەی دوو مانگە لە ڕەمەزانەوە کۆمەڵی ئاەتی پیرۆزیان لەبەر کردووە و کۆمەڵێکیشیان فێری خوێندنەوەی بوون. بۆیە بەڕاستی ئەوەی سەرمایەی ئێمە و باوکانە ئەوەیە کە منداڵەکانمان فێری قورئان خوێن بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر ئەم نیعمەتەی کە ئەم کۆمەڵە قوتابیە بەڕێزە قوتابی مزگەوتەکەمان کە توانیوانە لە ماوەی ئەم یەک دوو مانگەی ڕابردووە بە کۆشتی مامۆستا سۆران خوا پاداشی باتەوە هەم فێری قورئان ببن، هەم هەندێکیان چەند سوورەت و چەند بەشێک لە قورئان لەبەر بکەن کە ئەوە بەڕاستی جێگەی دڵخۆشیە هەم بۆ خۆیان، هەم بۆ کەسوکاریان، هەم بۆ گەڕەک و محەلەکە کە ئەم مناڵانە ئاوا سەرقاڵ و مەشغوڵ بوون بە کارێکی وا پیرۆز و وا گەورەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە فەرمێ خيركم من تعلم القرآن وعلمه. باشترین کەس لە ئێوە ئەوەیە کە فێری قورئان ببێ و دواتر خەڵک فێر بکە. یا لە ڕیوایەتەکە فەرمێ إن من أفضلكم من تعلم القرآن وعلمه. لە گەورەترین و هەرە باشترین خەڵکی ئێوە ئەو کەسەیە کە خۆی وەکو قوتابی سەرەتا فێر ببێ دوای ببێتە مامۆستا و خەڵکی تر فێر بکە. و لە فەرمودەیەکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کۆمەڵە خەڵکێ لە ماڵێک لە ماڵەکانی خوا کۆ ببنەوە، قورئانەکەی خوا بخوێننەوە، دیراسە و تەفسیر و معنای بکەن، مەلایکە دەوریانەگرن، داوای لێخۆشبوونیان بۆ ئەکەن، ڕەحمەت و بەزەی خوا دابەرێ بەسەریانە، خوای گەورە لای مەلایکە مقەڕەبەکانی خۆی باسییانەکە. برا خۆشەویستەکانم، خوا پاداش خێری مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد باتەوە. ئەوەی کە پێویست بوو باسی کرد زۆر لە کاتان ناگرم، بەڵام سەرەتا سپاس بۆ خوای پەروەردگار لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی بە تایبەتی نیعمەتی ئیسلام و ئیمان، نیعمەتی قورئانی پیرۆز. و پاشان سپاس و پێزانیمان بۆ باوکانی بەڕێز خوا پاداش خێریان باتەوە کە منداڵەکانیان نار بۆ خزمەتی قورئان. ئەوە ئەو پەڕی دڵسۆزیان بووە، خەمخۆریان بۆ منداڵەکانیان، خوای گەورە پاداش خێریان باتەوە. الحەمدوللا بۆ خولی هاوینەش ناومان نووسی بوو، سپاس و خواناوەکانیش گەڕاوەتەوە. ئێمە وەکو مزگەوتی خۆمان ئیعلانمان کردووە کە فێرخواز و قوتابی وەرەگرین بۆ خولی هاوینە ئینشاءڵڵا. جا لە دوێنێەوە ناومان نووسیوە بەردەوامیش ئەم هەفتە ناو ئەنووسین. هەر کەسێک ئینشاءڵڵا پێی خۆش بوو ئێمە لە خزمەتی ئابین بە ئیزنی خوای پەروەردگار و لە دوای ئەوەش ئینشاءڵڵا هەر بەردەوامە بین. و لە کۆتایی ئەم سێ مانگە بۆ خولی هاوینەکە ئینشاءڵڵا بەرنامەمانە خوای گەورە یارمەتیدەری هەموو لایەک بێ ئینشاءڵڵا کە دیسانەوە بڕوانامە و هەدیە و خەڵاتیان پێ ببەخشین. خوای گەورە پاداش خێرتان باتەوە و خوای گەورە یارمەتیدەرمان بێ. دیارە خاڵێک ترمان هەیە لە ئەم شەو ئاهەنگەکەمانە ئەوی دابەشکردنی خەڵاتەکانە. کۆمەڵی قوتابیمان هەبووە بەڕاستی ئەلحەمدوللا هەمیان زۆر باش بوون، بەشداریان کردووە، هەمیان سەرکەوتوو بوون، بەڵام چەندانەیەکیان زۆر سەرکەوتوو بوون، لە چەند شتێکا بەشدار بوون، هەمیان توانایی یەکەمیان هێناوە. جەنابی مامۆستا عەبدولحەمید ئەگەر بفەرمێت خەڵاتگالمان بۆ تەوزیعەکە ئەم شەو میوانە لامان لەخوا بەخێر بێ سەرچاوەتی. مامۆستا عەبدولحەمید بفەرموو جەنابەت.